جەچینە هەولێری ئازۆ خۆشەویست و گفتوگۆکەین لەسەر کاروباری یاخود بڵێم لە دوای 13 ساڵ کۆچی دوای یەکێک لە هونەرمەندە هەرە دیارەکان جارێکتر لەلایەن خێزانەکەیەوە بەشێک لە کارە شێوەکارەکانی شێوەکار دکتۆر محەممەد عارف دیارە جارێکتر نمایش ئەکرێتەوە زۆر کاتەیەکە لە دەستیان یاخود کۆچی دوایی هەندێک لە هونەرمەندان هەمیشە هونەرەکان مۆرکی ئەوانن و هەمیشە بەنەمری ئەمێنەوە لە ئێستا لە دوای 13 ساڵ لە کۆچی دوایی ئەم شێوەکارە ئازوو خۆشەویستە جارێکی تر کارەکانی بۆ شاری هەولێری خۆشەویست شەکرێنەوە. دوای 13 ساڵ لە کۆچی دوایی هونەرمەندی شێوەکار دکتۆر محەممەد عارف یاسەمین بەرزنجی هاوسەری وە گۆفایەک بۆ هاوسەرەکەی پێشەنگایەکی شێوەکاری کردەوە. زۆر کەس لە منیان پرسێ لە بەرچی ئێستا ئەو مەعرەزەت کرد دەمگوت ئێستا کە دەیکەم دەڵێم ئەوە ئیشی خۆمە نە ئەو دەستکاری کردووە نەڕسمی بۆ کردوم بەڵام هینی ئەوی تێدایە ڕوحی ئەوی تێدایە پێشانگای یەکەمم ناوی کوردستانە ڕنگینەکەم بوو ئەوە کوردستانە ڕنگینەکەم ڕقم 2 چونکە کوردستان چەند تەماشایکەین چەند ئەوەی بکەین هەر ڕنگینە چێوە بچی لە دنیا ئەو هەموو دنیاە بگەڕێ من زۆر گەڕایمە بەس بەخوا گۆرانیەک هەیە دەڵێ کوردستان گەڕام وەنیە دۆڵاو داڵ پێیوام نە لە شار نە لە دێ وەک تۆ جوان بێ تۆی تو بەسوەنیە کردنەوەی و پێشەنگایە لە ساڵیادی کۆچی دوایی دکتۆر محەممەد عارف بوو کە خۆی یەکێ بوو لە مامۆستا و هونەرمەندە گەورەکانی دیاری شێوەکاری. یادی ئەو گەورە مامۆستایە بکەنەوە بێتە پردی پەڕینەوەی کاری ئەمڕۆ و ڕابردوو. بۆیە ئێمە هونەری شێوەکاری یەکێک لەو هونەرانەیە کە دەتوانم بڵێم بە هونەرە هەرە بەرزەکان دەستنیشان دەکەێت لە هەرێمی کوردستان و بەتایبەتی هونەرمەندانی کورد دەتوانم بڵێم قابلیەت و توانا و توانستیان لە ڕاددە بەدەرە و وای لێ هاتووە هونەرمەندی جیهانیان لێ دروست بێ. یاسەمین بۆ دووەم جارە پێشەنگایەکی شێوەکاری دەکاتەوە و بەهۆی خۆشەویستیش بۆ سروشتی کوردستان و درێژە پێدان بە کارە هونەریەکانی هاوسەرە کۆچکردووەکەی پێشەنگایەکی شێوەکاری کردەوە کە 45 تابلۆی لاخۆگرت بوو.